زانایەکی پسپۆڕ بە ناوی ئەحمەد قازی توێژینەوەیەک دەکات لەسەر چەند کەسێک کە ئەوانەی کە تووشی بارگرژی دەرونی بوون، ئەوانەی کە تووشی ناخۆشی و ناڕەحەتی بوون، ئەوانەی کە تووشی دڵتوندی دەبن، ئەوانەی کە تووشی زۆر نەخۆشی قەلەقی و ناڕەحەتی دەرونی دەبن، هەڵدەستێت تاقیکردنەوەیەک دەکات لەسەر چەند کەسێک. ئەو کەسانەی کە موسڵمانن بە جیاواز لە ژوورێکدا قورئانیان بۆ هەڵدەکات بۆ ئەوەی کە گوێ لە قورئان بگرن. کەسانێکیش دێنێت کە موسڵمان نین، ئەوانیش بە جیاواز لە ژوورێکدا دەنێت قورئانیش بۆ ئەوان هەڵدەکات بزانێت تا چەندە کاریگەری قورئان بەسەریانەوە دەبێت و بارگرژیەکەیان نامێنێ و نەخۆشی دەرونیان نامێنێت و دڵتوندیەکەیان نامێنێت. لە ئەنجامدا بۆی دەردەکەوێت کە چەند کاتژمێرێک ئەوانە گوێ لە قورئان دەگرن وەکو تاقیکردنەوە ئەوانەی کە موسڵمان نین لە سەدا 60 بارگرژی و ناخۆشی دەرونیان نامێنێت بەهۆی قورئانەوە. ئەوانەشی کە موسڵمانن لە سەدا 97 بارگرژیەکەیان لا دەچێت و نامێنێ بە ئیزنی خوای پەروەردگار بەهۆی ئەو قورئانەوە، بەهۆی بەرەکەتی ئەو قورئانەوە. ئەوە شتێکی تاقیکراوەیە، ئەوە نمونەیەکی زیندووە